مامۆستا تریفە، من ژنێکم تەمەنێکی ئەو نەم نییە، حەزم بە ژیانە، حەزم بەوەیە کە خۆش بژیم، حەزم بەوەیە کە بەو جۆرەی کە کەسەکانی تر ئازادن لە ژیانیانە، ئازادن لەوەی کە چ جۆرە ستایلێک بۆ ژیانیان هەڵ ئەبژێرن. منیش هەر بە هەمان شێوە بەقەت ئەم تەمەنەکەمی خۆم کە هەمە ناڕەحەتی و ئازار و ناخۆشی وا هاتۆتە سەر ڕێم کە لە زۆرێک لە قۆناغەکانی ژیانمە بە تایبەتی لە دوای هاوسەرگیریمەوە دوو جار بڕیاری خۆکوشتنم مەوە. تەمەنت چەند بوو خاتونگیان؟ من 35 ساڵم. 35 ساڵ. خاوەنی دوو مناڵم. تەمەن درێژ من مناڵەکانێک سپاس دەکەم. ئینسان بۆچی زەواج ئەکات؟ جاران دایک و باوکەکان ئەیانوت کە ئەمانەوێت کچەکەم دابمەزرێت، کوڕەکەم ژن بێنێ بۆ ئەوەی کە ژیانێکی خۆشی هەبێ، بۆ ئەوەی کە مرتاح بین. بەڵام ئاسوودە بوون و مرتاح بوونەکەی ئێستا نەماوە، نازانم یانی لە ژیانی منە باری کردووە ڕۆشتووە، یان پێم وا بێت کە هەموو دەرگاکانم لێ داخراوە. هەر لە سەرەتای هاوسەرگیریەکەتەوە هەروە بوویت یان دوای چەند ساڵێک کە ئەم حاڵەتە تریفا؟ من کچێک بووم، دایکم نەبوو، باوە ژنم هەبوو. کێشمە کێشمی و ناڕەحەتی ناو ماڵە باوک ئەمە ئومێدێک بوو بۆی کە من ئەگەر بە هاوسەرگیری دەربچم لەم ژیانە ژیانێکی ترم بۆ دروست ئەبێت، بە جۆرێک لە جۆرەکان لەم ناڕەحەتی ڕزگارم ئەبێت. بەڵام کاتێککە هاوسەرگیریم کرد، باری سەرشانی من وەک ژنێک زۆر زۆر قورستر بوو. ئێستا ئیتر من ئەبێت هاوسەنگی ڕابگرم لە بینی ماڵە باوکە، لە بینی ماڵەکەی خۆمە کە خۆم و مێردەکەمین، لە بینی ماڵە خەزورانە. ژنێک ئەبێت بە دڵی هەمووان بکات، ژنێک بە دڵی هەمووان نەکات ئەبێتە جێی ڕەخنە، ئەبێتە جێی ئەوەی کە زۆر جار بربەستی وەهای بۆ دروست بکەن کە وەکو من کە گەیشتۆتە ئەو بارودۆخەی کە بیلەوە بکاتەوانێ بەرابەرێ بۆ خۆکوشتن، بەرابەرێ بۆ خۆکوشتن. یعنی بەڵێ تەبیعەت نەگونجان، خراپی مێرد نەگونجان هەر لە سەرەتاوە نەوەڵا بەدڵی خۆت نەبوو کە زەواجت کرد هەر بۆی ڕزگارە بێ لەو ژیانی پێشووترت؟ بێگومان بەڵێ ناڵم بەدڵی خۆم نەبوو، بەڵام بەڕاستی ئەوەی کە پاڵنەر بوو بۆ من ئەوە بوو کە دەرباز بم، دەرباز بێ لە ژیانی نەک ئەوەی کە بمەوێت بە چەند پێوەرێکی زۆر باش ئەو ژیانە دروست بکەم. یعنی مامۆستا تریفە یەکێک لەو ئەتوانم باسی ئەو حاڵەتە بکەم کە بەڵێ فەرموو. ڕۆژێک بیرم کردەوانەکەی تر تەواو ئەمە قۆناغی کۆتاییە. من ینی وەکو پێم وتیت، یعنی وەکوی کە دەست کە کێشەکان بۆ دروست ئەەکەن، خەمەکانت بۆ دروست ئەەکەن، کەسیش نییە کە هاوکارت بێت، کەس نییە کە یعنی پشتیوانت بێت. بە جۆرێک لە جۆرەکان ژنێک تەنیایە، ماڵە باوکی پشتی تێ ئەکات، هاوسەرەکەی ئەمە وەکو هەلێک دەستی ئەکەوێت کە تەواو یعنی بێ پشت و پەنایت کەواتە من دەستکراوم بۆی کە هەر شتێک هەر غەڵەتێک بەرامبەرت بیکەم، من بە هەموو شێوەیەک بە ئازادانە غەدرت لێ ئەەکەم، مەسروفت ناکەم، خراپم لەگەڵت ناهێڵم بە حەز و خۆزگەکان بگەی، ناڵم ئەو شتە بکەیت. گەیشتمە ئەو قەناعەتێکی تر کۆتایی بە ژیانم بێنم. مناڵەکانم خەواند، مناڵەکانم بچووکن خەواند من، ئیتر بیرم لەوە کردوانێ خۆ حافیزیم لێکردن بە کۆڵێک گریانەوە. وتم ئەڕۆم ئیتر ئەچم خۆم ئەخەمە بەر سیارەیەک چوسانم شتێک لە شوێنێکی بەرزەوە خۆمە خەمە خوارەوە، هیچ دەرفەتێکی مانەوە نەمێنێت. یعنی دوای گریانێکی زۆر زۆر بەسەر مناڵەکانمە هەستان چوون ویستم دەرگاکە بکەمەوە.
بەڵام مناڵە بچووکە کەم لە دووەوە دەستی گرتم، جلاکانی گرتم، وتی دایکە بۆ کوێ ڕۆی؟ وتم نا گوڵاکەم بۆی شوێنێک ناڕۆم، بەچێت ناهێڵم. زۆری و قورسایی ئەوەی کەوا ئەکا لەسەر شانی ژنێک زۆر زۆر قورس بێت، بەڵام ئەلەوەکانەیە نەخوای گەورە مناڵەکەمی وەکو فریشتە ئاسایە گەڕاندەوە. ئەو کەسانی کە ئەگەنە ئەو قەناعەتی کە خۆیان بکوژن، ئەو لە حەزە ساتە کە ئەیانەوێت خۆیان بکوژن، پێویستیان بە یەک دەستی میهرەبان هەیە، پێویستیان بە یەک وشەی پڕ لە خۆشەویستی و مەحەبەت هەیە بیانگێڕێتەوە. بڕوان پێ بکەن ئەو ژنانی کە خۆیان کوشت، ئەو ژنانی کە ئێستا لە ژیانە نەمان، ئەو لە حەزەیە کەسێکیان لا نەبووە، زۆر تەنیا بوون، زۆر تەنیا بوون. بەڵام من مناڵەکەم وەکو فریشتەیەک هات لە دوامەوە گرتمی، وتی دایکە بۆ کوێ ئەڕۆیت؟ ئەخر کێ دڵیێنێت مناڵەکەی بەجێ بێڵە لە دنیایەکی تەنگ و تاریکە؟ کێ دڵی ئەهێن؟ ئەمە کوی ژیانی منە. جارێکی تریش هەر بە هەمان شێوە هەر بیرم کردەوانەکە خۆم سووتێنم، بەڵام سپاس بۆخوا لەبەروی من کەسێکی پابند بەدینم، کەسێکم کە ئەزانم دنیایەکی تر هەیە. بەڵام ئاخر تریفەخان، ئاخر من سەرەتای ژیانمە، کەسێک نیم لە کۆتایی تەمەنما بم، بەڵام یەک دو ساڵێکی تر ئەژیم. ئاخر ئەکرێت ژنێکی گەنج بم سەرەتایەوە تا چەندێکی تر ئاوا بژی، تا چەندێکی تر ئەم کۆڵە قورسە بەسەر شانیەوە هەڵگرێت و بیبا لەگەڵ خۆیان بۆ کوێی بەرێت. خاتون گیان، هیچ کات بیرە لەوە کردوتەوە ئایا کۆتایی هێنان بە ژیانی خۆت چارەسەرە؟ نا، هەرگیز چارەسەر نییە، بەڵام پێم بڵێ چی بکەین. ئێمە و ئەو سەدەها ژنانەی کە ڕۆژانەیەتە مێشکمانەوە کە هیچ حەلێک نەماوە، کی ئەم قورسەیانەمان کەمێک سووک ئەکات؟ چی بکەین؟ کێ ئەم دەستەمان ئەگرێت؟ ئەمە ئەوە ناکات کە ئێمە کەسێکی بێتوانین، ئەمە ئەوە ناکات. ئێمە بەهێزی، بەڵام ئەو کاتی کە هەموو هێزەکانە لێ ئەسەندرێتەوە چی؟ خاتونی ئازیز، طبعاً ئەم بەسەرهاتی کە بەڕێزە باسە کرد لەوانەیە چەندین ژن ئێستا گوێی لە ئێمە بێت، چەندین ژن لە هەمان حاڵەتی تۆیا بێت. بەڵام ئێمە زۆر جار کاتێکە بیر لە ژیانەکەینەوە، کاتێکە بیر لەو ناڕەحەتیان ناکەین کە بەسەر هەر یەکەمانایەت قسێکی زۆر بە قوتت کرد کە وتت ژنێک ئەوێ بەدڵی هەمووان بێت. ینی من ئێستا هەر بەو پیاوانە ئەڵێم کە ئێستا گویان لێمانە لەم بەرنامەیە، ینی ژنێکی تر کە ئەمە پشتوپەنای نەبوو لە ماڵە باوکیا، پشتوپەنای نەبووی تر تۆ ئامادەی هەموو شتێ بەرامبەری بکەیت، بەس دەبەروی پشتوپەنای نییە. ینی ئەمەیەکێکە لەو کێشانی کە زۆرینەی ژن لە کاتی ڕاوشکاریەکانیان ئەمە ئەڵێن کاتێکە دایکمان یا ماڵی باوکمان پشتوپەنامانین و پشتمان ناگرن، ئیتر مێرد بە هەوەستی خۆی چی بێت ئەیکا. بەڵام ساتریفە، ژنێک هەموو دنیا دوژمنی بێت ئەتوانێت ساڵ بێت بەسەر خۆیان، ئەتوانێت سەرکەوتنەکانی هەنگاو لە دوای هەنگاو بەدەست بێنێت. بەڵام ژنێک باوکی برای هاوسەرەکەی ئەژنەی بەشکێنن، ئەزانی ژن باکی بە هیچ کەسێکی تر نییە، بەس ئەمانە پشتیوانن بۆ ژن. بەڵام کاتێکە هەمویان دەرگاکانیان لێداخستیت خاتڕۆ ئەەکەیتە یعنی دائیمەن بیر لەوە بکەرەوە. ئەو جاری پێشوش باسمان کرد لە بەرنمەیەکی ترا، ئەمە بۆ هەموو ژنان نەکرد تەنها بۆ تۆ، بۆ هەموو ئەو ژنانی کە گوێمان لێمانە کە دەرگایەکە لەسەر داخرێ، خوای گەورە چەندین دەرگای ترە بۆ ئەکاتەوە. دائیمەن گومانی باشت هەبێ بە خوای گەورە. یعنی زۆر جار من باسی ئەو شتانە ئەەکەم، ئەڵێم کاتی ئافرەت هەموو دنیا دژی بوون، هەموو دەوروبەرەکەی دژی وەستان، بیر لەوە بکاتەوە کە خوای گەورە لە پشتێتی، کە هەموو ئەم ناڕەحەتیانە تێئەپەڕێ، هەمووی تێئەپەڕێ. چونکە چەندەها کەسمان بینی بەرگەی کرد، کاتێکە بەرگەی کرد دوای سێرەکە وردەوردە ناڕەحەتیەکان تێپەڕین، وردەوردە ئازارەکان نەمان، ئەو نەزاڵ بوو بەسەر ئازارەکانی خۆیان، وای لێ هاو کەسێکی زۆر بەهێز بوو. دوو مناڵت هەیە، دوو مناڵی جوانت هەیە، تەمەنیان چەند بوو ئەگەر پێمان بڵێیت؟ 7 ساڵ و 3 ساڵ. 7 ساڵ و 3 ساڵ. کچن یان کوڕن؟
بچن یعنی تۆ جارێک کاتێک کە بیر لە کچەکانی خۆتەکەیتەوە تۆ ئەبێ ئەمانە هەمووی ببێ بەوانەیەک بۆ تۆ کە تۆ پشت و پەنابی وە کچەکانت سبێنە کچەکانت گەورە ئەبن دوور بە ئەم دایکە شتێکی لە خۆی کردبێ ئەو کچانە چۆن گەورە ئەبن ئەو کچانە چی جوابی کۆمەڵگە ئێنەوە کە گەورە ئەبن ئەزین دواتر کۆمەڵگە ئیشەکانە سەر قورسترەکە بەردەوامەیان کا بە قوربانی بەردەوامەڵەن دایکت چی لە خۆی کرد یعنی کاتێک کە بیر لە کچەکان تەکەیتەوە ئەوت بۆ دەرەکەوێت کە تۆ بێت زۆر بەهێزتر بی ئەبێت لە ئێستات زۆر بەهێزتر بی چکە تۆ ببی بە پشت و پەنا بۆ ئەو کچانت تۆ پشت و بەرانە بە ئەو کچانە گەورە ئەبن کیان هەیە ئەو کاتە تۆ ئەبێ ئیش لەسەر خۆتکەی کە بەرگەیم ئازارانە زۆر بە زیاتەوە بگری باوک پشتت ناگرێ برا پشتت ناگرێ هاوسەر بۆ شێوازەیە لەگەڵت لەوانێ ماڵە باوکێکیش نەبێ کە بچیتەوە بەڵام تۆ ئەبێ بیر لەوە بکەیت و ئەی خۆم ئەی کەسایەتی خۆم ئەی باشە ئەگەر خۆم لە ناوبەرم چیم دەسەکەوێ جگەلەوەی کە قسە و باسی خەڵکیش زۆرترە بێ و زیاتریش ئەبێ ئەی جگەلەوەش کە ئەم دنیا و ئەو دنیاش تەڕوە ئەی تۆش لە سەرەتایە وتت من ژنێکم حەز بە ژیانەکەم حەزەکەم بژیم حەزەکەم خۆش بژیم جا لەبەرەوە زۆر بەهێز بە ئیش لەسەر کەسایەتی خۆت زۆر بکە بەرگەیە ئازارانە بگرە هەموو جارە بە خۆت بڵێ ئاوە دەستخەرە سەر سنی خۆت و بڵێ تێ ئەپەڕێ دەستخەرە سەر دڵت بڵێ تێ ئەپەڕێ دڵنیاش بە دڵنیا بە تێ ئەپەڕێ ئەم ناڕەحەتیانە دڵ بە کچەکانە خۆش بێ زۆر جار بەخۆ بەڵام من بۆ بەشە خۆشەکەی ژیان دروست بووم یان بۆ تاڵیەکەی بەس لەبەرەوەی تەنیا ڕەگەزی مەیە تەنیا لەبەرەوەی ئافرەتێکم بێ ئافرەتبوونی خۆت جوانی لێ دەربێنی جوانی خی گەورە جوانی بە تۆ بەخشیوە خی گەورە زۆر شتی بە تۆ بەخشیوە ئێمە زۆر جارەها لە ژیانە بیر لە ئازار و ناڕەحەتیەکانەکەینەوە تەرکیزمان لەسەر ناخۆشیەکانە کە لە ژیانمانە هەیە بەڵام نابینی کە خی گەورە چەندین شتی جوانی بە تۆ بەخشیوە دوو کچی جوانی بە تۆ بەخشیوە خۆت کە لەخوا بەزیابێ کەسایەتێکی زۆر باش تا ئێستا بەرگەت کردووە کە تا ئێستا بەرگەت کردبێت لە ناو ماڵێکە کە دایکی خۆت نەبووە لەگەڵ دایکی خۆتا گەورە نەبووی تۆ هەربێمانە بیر لەمانە بکەیت و ئەی کچەکانت ئەی سبێنێ لەگەڵ دایکی خۆیانە گەورە نەبن هەمان سینارۆ بەسەر کچەکانی خۆتا بێتەوە کەواتە ئەمانە واد لێ ئەکا کە ئەبێ بە پاڵنەرێکی بەهێز بۆ تۆ کە بمێنیتەوە لە ژیانە ئەبێ ئەمانەوە لێ بکە پاڵنەر بێ پاڵنەر کەوا بکە تۆ بمێنیتەوە لە ژیانە بەرگەی هەموو ناڕەحەتیەکان بگری و دڵنیاش بە کە تێ ئەپەڕێ